سڵاو ڕێز بۆەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتێوە عەزیزان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەڕێوەچوونی مەراسمی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە شاری سنە. هەوڵی ڕژیم بۆ بەڕێوەبردنی مەراسمی حکوومەتی لە قوتابخانەکانی مەریوان. ناڕەزایەتی دەربڕینی سامان یاسین لە ئاسبی لا تەکلیف بوون. گواستنەوەی ژیلا هۆژابری بۆ کانونی چاکسازی و پەروەردەی سنە. دروشمنووسینی گەنجانی ئازادیخواز لە چەند شاری ئێران. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخواز لە بلژیک، دانمارک و کانادا و کوژرانی سێ فەرماندەی باڵای حیزبوڵڵا لە هێرشی ئاسمانی ئەمریکا لە عێراق. درێژەی هەواڵەکان. بەڕێوەچوونی مەراسمی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە شاری سنە. بە پێی هەواڵی گەیشت و ڕۆژی چوارشەممە 18 ڕێبەندانی 1402 کۆمەڵێک لە دۆستان و لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە شاری سنە بە بۆنەی ساڵ ڕۆژی ئاشکرابوونی کار و چالاکیەکانی کۆمەڵە مەراسمێکیان لە دەوروبەری کێویاویێر بەڕێوەبرد. بە پێی ڕاپۆرتە مەراسمەکە سەرەتا بە خوێندنی سرودی ئینتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار و یەک خولەک بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یادی تەواوی گیانبەخکردووانی ڕێگای ئازادی و بەرابەریدا دەستی پێکردووە. بەشداربووانی ئەو مەراسمە وێنەی ڕێبەرانی بزوتنەوەی کۆمۆنیستی کوردستانیان لەو شوێنانەی دیاریان کردبوو بڵاو کردوێتەوە پاشان لەسەر بارودۆخی سیاسی ئێران و کوردستان، هەروەها ڕنگدانەوەی کۆمەڵە لە نێوچینی کرێکار و خەڵکی ئازادیخواز و بەرابەری تەڵەبی کوردستان قسە و باسییان کرد. شانی باسەکە و مەراسمە بە بەرزکردنەوەی دروشمەکانی بژی سۆسیالیست، بژی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران و بژی شۆڕشی ژنجیان ئازادی کۆتایی پێهاتووە. شایی و خۆشی خەڵکی کوردستان و ئێران بە دوای دۆڕانی یانەی تۆپی پێ. شەوی چوارشەممە 18 ڕێبەندانی 1402 بە دوای دۆڕانی یانەی تۆپی پێ ئێران بە یانەی قەتەر خەڵکی کوردستان و ئێران ڕژانە سەر شەقام و لە ئاسدۆڕانی یانەی حکوومەتی خۆشیان دەربڕی. بە پێی ویددیوانەی بەدەستمان گەشتووە لەوانی ئازادیخواز لە شارەکانی جوانڕۆ، سنە، سەقز، قەزوێن، ئەهواز، بەندەرەنجەلی و تاران بە لێدانی بۆ قیماشێن و ئەڵپەڕکێ شایی خۆیان لە ئاسدۆڕانی یانەی تۆپی پێ حکوومەتی نیشانداوە. خەڵکی ناڕازی دەڵێن ئەو تیمە نوێنەرایەتی خەڵک ناکات و ئەخلاقی وەرزشیان نییە، سەر بە حکوومەتن و لە ئاست جەنایەتەکانی ڕژیم بێدەنگن، لەبەر ئەوە خۆشیەکەین کە ڕژیم پرۆپاگەندەی زۆریان پێوە دەکات. هەوڵی ڕژیم بۆ بەڕێوەبردنی مەراسمی حکوومەتی لە قوتابخانەکانی مەریوان. بە پێی راپۆرتی شۆڕای هاواهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرەنگیانی ئێران، ئامۆزش و پەروەرشی مەریوان بۆ چەندەمین جار بەرنامەی تایبەتی لە دەرەوەی چالاکی ئامۆزشیەکان بۆ بەشداری ئیجباری مەعەلیمان و قوتابیان لە مەراسمە حکوومەتیەکان داناوە. بە پێی زانیاریەکان ئامۆزش و پەروەرشی مەریوان بڕیاری داوە کە قوتابیانی قوتابخانەکانی خۆناغی سەرەتایی و دەبیرستان ڕۆژی سێشەممە 24 ڕەبەندان لە شوێنێکی گشتی کۆ ببنەوە و ڕێوڕسمی جێژنی تەکلیفیان بۆ بەڕێوە ببن. بە پێی زانیاریەکان قوتابیان ناچارن لە پێش چاوی بنەماڵەکانیان سرودی سڵاو فەرماندە بڵێنەوە. شۆڕای هاواهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرەنگیانی ئێران لە بەیاننامەیەکدا وێڕای شێرمەزارکردنی هەوڵەکانی ڕژیم بۆ ئیدۆلۆژیکردنی مەدرسە داوای لە بناماڵەکان کردووە تاکو وشیار بن و ڕێگە نەدەن منداڵەکانیان لەو مەراسمە حکوومەتیانە بەشداری بکەن و هەوڵ بدەن پلانەکانی ڕژیم پوچەڵ بکەن. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە شاری دێولان. ڕۆژی چوارشەممە 18 ڕێبەندان دوو هاوڵاتی بە ناوەکانی زوبەر حسێن پەناهی و عەباس حسێن پەناهی خەڵکی گوندی قوڕوچای سەر بە شاری دێولان لەلایەن هێزانامنیەکانەوە دەست بەسەرکرا. بە پێی زانیاریەکان زوبەر حسێن پەناهی و عەباس حسێن پەناهی ڕۆژی چوارشەممە بە مەبەستی چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەی میشەزیندوو محەممەد فەرامەرزی چوونەتە دێولان، بەڵام بەبێ بەڵگەی قەزایی بە شێوەیەکی وحشیانە بە لێدان و تونند و تیژیەوە لەلایەن هێزانامنیەکانەوە دەست بەسەر کراون. ناڕەزایەتی دەربڕینی سامان یاسین لە ئاست بلا تەکلیف بوون. ڕۆژی چوارشەممە 18 ڕێبەندان سامان یاسین پاش چەند مانگ بلا تەکلیفی بۆ لقی 15 دادگای انقلابی تاران بانکێشتکرا، بەڵام قازی سەڵەواتی بۆ جاری چوارەم جەلسەی دادگایکردنەکەی دواخست و ئەو هەڵسوکەوتەی قازی کاردانەوەی توندی سامانی بە دوا خۆی داهێنا.
بە پێی راپۆرتە سامان یاسین بە دوای هەڵوەشاندنەوەی جەلسەی دادگایکردنی تووڕە بۆ هەموو پەردەواڵەکانی هەڵواسرا و لە بەندی گشتی زیندانی پاشە پاشە کردووە و تەنانەت خۆشی بریندار بووە. پاش ێوەربوونەوە لەلایەن مامورانی زیندانەوە بۆ بەندی سیاسی گوازراوەتەوە و ڕێگەی نەداوە پزیشکانی زیندان برینەکانی تیمەرگ. ڕێگری ناوەندە ئەمنیەکانی ورمێ لە دامەزراندنی هاوڵاتیەک لە ئامۆزش و پەروەرش. ناسر ناسری چالاکی فەرهەنگی وانەبێژی زمانی کوردی و خاوەنی بڕوانامەی کارناسی باڵای کۆمەڵناسی سەرڕای بەدەستێنانی پلەی چوارەم لە تاقیکاری دامەزراندنی وەزارەتی پەروەردەی پارێزگای ورمێ لە لێژنەی دامەزراندنی پەروەردەیان پارێزگایە ڕەت کراوەتەوە. ناوبراو لە قۆناغی تەکمیل زەرفیەتی ئەم تاقیکاریەدا پلەی یەکەمی پارێزگای ورمێ بەدەستێناوە، بەڵام لەلایەن لێژنەی دامەزراندنەوە بەهۆی هەبوونی پێشینەی سیاسی ڕێگری لە دامەزراندنی کراوە. دۆسیەی سیاسی ئەم چالاکە فەرەنگیە دەگەڕێتەوە بۆ 13 ساڵ پێش ئێستا و هۆکاری دانەمەزراندنی ئەو دۆسیەیە بووە. ناوبراو پێشتر بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حزبە نایارەکانی ڕژیم دەست بەسەر و سزای 1 ساڵ زیندانی تعزیری بەسەردا سەپا. شایانی باسە کە ناسر ناسری لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بەهۆی چالاکی لە بواری زمان و ژینگە دەیان جار بانکشتی ناوەندە ئەمنیەتیەکان کراوە. گواستنەوەی ژیلا هۆژەبری بۆ کانونی چاکسازی و پەروەردەی سنە. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا چالاکێکی مەدەنی خەڵکی مەریوان بە ناوی ژیلا هۆژەبری بە مەبەستی جێبەجێکرانی سزای بەندکرانەکەی ڕەوانەی کانونی چاکسازی و پەروەردەی سنە کراوە. ژیلا هۆژەبری زستانی ساڵی ڕابردوو لەلایەن لقی 101 دادگای کەیفەری بۆکانەوە بە تۆمەتی ئەندامەتی لە گروپە نایارەکانی ڕژیم، پڕۆپاگەندە دژی نظام و سەرپێچی لە فەرمانی ماموری دەوڵات سەرجەم بە 7 ساڵ بەندکران مەحکوم کرا. بە پێی مادەی 134 یاسای ئیسلامی زۆرترین سزاواتە 5 ساڵ زیندانی بۆ جێبەجێ دەکرێت. جێگای ئاماژەیە کە پاش قبولکردنی سزاکەی لەلایەن ناوبراوەوە حکومەکە بۆ 3 ساڵ و 8 مانگ کەم کراوەتەوە. ژیلا هۆژەبری گەلاوێژی ساڵی 1401 تاوی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە بۆکان دەست بەسەر و پاش کۆتایی هاتنی قۆناغەکانی لێپرسینەوە لە گرتوخانەی تلعاتی ورمێەوە بۆ زیندانی ناوەندی و شارە ڕاگوێزرا. ناوبراو پاش یەک مانگ لە بەندیخانەی ناوەندی ورمێەوە بۆ کانونی چاکسازی و پەروەردەی سنە ڕاگوێزرا و دواتر بە دانانی بارمتا ئازاد کرا. درێژەی ناڕەزایەتی کرێکارانی پاڵاوگەی دووهەمی کۆمەڵی گازی پارسی جنوبی. ڕۆژی چوارشەمە 18 ڕێبەندان کرێکارانی ئەرکان سالیسی شاغڵ لە پاڵاوگەی دووەمی کۆمەڵی گازی پارسی جنوبی لە ناڕەزایەتی بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان کرێکارانی ئەرکان سالیسی شاغڵ لە پاڵاوگەی دووهەمی گازی پارسی جنوبی بۆ جارێکی دیکە لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرتووە. کرێکارانی ئەرکان سالس خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، بەڕێوەبردنی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان، وەلانانی پەیمانکار، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی و ساماندانی دۆخی پیشەیی پێرسۆنەلی شاغڵ لە بەشە جۆراوجۆرەکانی سەنعەتی نەوت بوون. دروشمنووسینی گەنجانی ئازادیخواز لە چەند شاری ئێران. ڕۆژی چوارشەمە 18 ڕێبەندان گەنجانی ئازادیخواز لە شارەکانی توربەت حەیدەریە، تاران، خوێندکارانی زانکۆ و شاری بەمپور لە درێژەی شۆڕشی ژینادا دیواری شارەکانیان بە دروشمی دژە حکوومەت نەخشاند. بە پێی ویدیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە کچان و کوڕانی ئازادیخواز وێڕای بڵاوکردنی ترک لە نێو زانکۆکاندا دەستیان کردووە بە نووسینی دروشم لەسەر پارەی کاغەزی و دیوارەکان و داوایان لە خەڵک کردووە بە هیچ شێوەیەک لە هەڵبژاردنەکاندا بەشداری نەکرد. هەروەها لە توربەت حەیدەریە لاوانی ئازادیخواز دیواری شارەکەیان بە دروشمی مەرگ بۆ خامنەیی، مەرگ بۆ دیکتاتۆر و سەرکوت کاریگەر نییە و شۆڕش درێژەی هەیە نەخشاندووە. لە بەمپوری بەردووسستانی شارۆمەندانی بەلوچ لە پەیوەند لەگەڵ هەڵبژاردنەکانی داهاتووی ئێران دروشمیان نووسی و داوایان لە خەڵکی بەلوچ کرد بەشداری لە چالاکیە تەبلیغاتیەکان و پرۆپاگەندای ڕژیم لەو ئوستانەدا نەکات. لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانی زەنجان. بەیانی چوارشەمە 18 ڕێبەندان حکمی ئەعدامی دوو بەندکراو بە ناوەکانی عەلی فەیزی و ڕەحمەت بێغام لە زیندانی زەنجان جێبەجێکرا. بە پێی راپۆرتەکان عەلی فەیزی 3 ساڵەوە بەر و ڕەحمەت بێغام 2 ساڵەوە بەر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر
لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئیعدام مەحکوم کرابوون. ئەشکەنجەی حەمید ڕەزا کۆکەن لە گرتوخانەی تەلەعاتی زاهێدان. حەمید ڕەزا کۆکەن باوکی بنیامین کۆکەن پاش دەست بەسەرکران بۆ گرتوخانەی تەلەعاتی زاهێدان گوازراوەتەوە و لەوێ لەلایەن مامورانی ڕژیمەوە بە سەختی ئەشکەنجە وازار درا. بە پێی راپۆرتی کەمپینی چالەکانی بەلوچ، حەمید ڕەزا کۆکەن هاوڕێ لەگەڵ هاوژینەکەی ڕۆژی سێشەممە هەفتەی ڕەبەندان لە هێرشی هێزەکانی دارایی تەلەعاتی زاهێدان بۆ سەر ماڵەکەیان دەست بەسەر کران. هەروەها برازا و برای هاوژینەکەی بە ناوەکانی عەلی ئەکبەر کۆکەن و حارس خەروت لە ناوەندی شاری زاهێدان لەلایەن تەلەعاتی سوپای پاسدارانەوە ڕفێنراون. بە پێی زانیاریەکان، حەمید ڕەزا و هاوژین و منداڵێکی یەک ساڵانی بەیانی چوارشەممە بە دادگای نووری زاهێدان گوازراونەتەوە و ئاسەواری ئەشکەنجە و لێدان بە ڕوومەتیانەوە دیار بوو. جێگای ئاماژەیە کە ئیدریس و بنیامین کۆکەنی تەمەن 23 و 16 ساڵ هەردوو کوڕی حەمید ڕەزا کۆکەنن کە لە سەردەمی شۆڕشی ژینا دەست بەسەر و لەژێر ئەشکەنجەدا ناچار بە دانپێدانانی زۆرە ملێک کراوە. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواست لە بلژیک، دانمارک و کانادا. ڕۆژی چوارشەممە 18 ڕەبەندان ئێرانیانی ئازادی خواست لە وڵاتانی بلژیک، کانادا و دانمارک دژ بە کۆمارەی ئیسلامی خۆپێشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان، ئێرانیانی ئازادی خواست لە شارەکانی ڤۆنکۆڤێری کانادا، بڕۆکسێلی بلژیک و کۆپنهاگی دانمارک دژ بە ئیعدامی بەندکراوان لەلایەن کۆماری ئیسلامیەوە خۆپێشاندانیان کردووە. ناڕازیان بە کۆبوونەوە لە بەردەم سەفارەتخانەکانی ڕژیم و بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی وەحشیانەی ڕژیم، خوازیاری دانانی سوپای پاسداران لە لیستی تۆرۆری نێودەوڵەتی، سزادانی بەرپرسانی قەزایی و ئەمنیەتی ڕژیم و بردنە سەرەوەی گوشارەکان بۆ ڕاگررتنی سزای ئیعدام بوون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە کوژرانی سێ فەرماندەی باڵای حیزبوڵڵا لە هێرشی ئاسمانی ئەمریکا لە عێراق. شەوی چوارشەممە 18 ڕەبەندان ئەرتەشی ئەمریکا لە ڕێگەی پەهبادەوە هێرشی کردە سەر ئۆتۆمبیلێک لە ڕۆژهەڵاتی بەغدا و بەهۆیەوە سێ بەرپرسی باڵای گروپی کەتایبی حیزبوڵڵای عێراق کوژراون. بە پێی راپۆرتی ڕۆیترز، لەو هێرشەدا سێ فەرماندەی باڵای حیزبوڵڵای عێراق کوژراون کە ناوی دوو کەسیان بریتیە لە ئەبوباکر ئەلسەعداوی و حاجەرکان ئەلعەلاوی. بە وتەی هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ، لایەنگرانی حیزبوڵڵای عێراق پاش هێرشەکە لە شاری بەغدا خۆپێشاندانیان کردووە و خوازیاری کاردانەوەی توندی دەوڵەت و دەرکردنی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانی دژی داعش لە عێراق بوون. جێگای ئاماژەیە کە شەوی ڕابردوو سێ ناوچە لە شاری بەغدا کراوەتە ئامانج، بەڵام هیچ زانیاریەک لەسەر زیانەکانی دوو ناوچەی دیکە لە بەردەستدا نییە. هەروەها هاوکات فڕۆکەکانی ئەمریکا و ئیسرائیل بن کە موشەکی و پەهبادیەکانی حوسیەکانیان لە یەمەن کردووەتە ئامانج. چەند ڕۆژ لەوە پێش بەرپرسێکی حوسیەکان ڕایگەیاندبوو کە لە هێرشەکانی ئەمریکا و بەریتانیا بۆ سەر وڵاتە تا بە ئێستا نزیکەی 100 چەکداریان کوژراوە. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.